بینانی بەڕێزی سلێمانی TV ئەو کاتان باش لە دیدارێکی تایبەتی ئەمجارش لەگەڵتانین کە تەورە و باسی ئەمجارشمان یاخود تاوتێ و شرۆڤەی بابەتێکی سیاسیەکەین کە هەڵبژاردننی پێشوەختی عراقەکە و بڕیارە لە دوومانجی ئایندە عراق بڕاتنی و پرۆسەیەکی هەڵبژاردنەوە باز لە پرۆسی هەڵبژاردن دیموکراسە دەکەین لە عراقا و باز لەو لەمپەڕانە دەکەین کە هاتوونەتە پێشەوە لە هەمان کاتە داواکاری شەقام بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە باشوور و ناوەڕاستی عراق بۆ ئەم هەڵبژاردنە بوو و ئەو کوتلەیە کە شەقامی ئەبربەڕێەوە هەر ئەو کوتلەیەکە بووەتە لەمپەڕ و ڕێگر لە ئەنجامدانی ئەم هەڵبژاردنەی عراقە لەگەڵ کاک سەردەش محەممەدوەک و کادری پارتی دیموکراتی کوردستان لەو کاتەی لەبەردەستمانایە هەوڵ دەدەین تاوتوێی ئەم پرسە بکەین ئایا عراق دەچێتە نێو پرۆسی هەڵبژاردنەوە یاخود لەمپەڕەکان وا دەکەن کە دوا بکەوێت کاک سەردەش محەممەد و کادری پارتی دیموکراتی کوردستان و خێراتی زۆر بەخێراتی بۆ بینەری شاشە جوانەکەتان زۆر سپاس کاک سەردەشت چۆن بچینە ناو باسەکەەوە باسێک ینی من دەمەوێت بەم شێوە بڕۆمە ناو باس و خواستەکەەوە کە تا ڕادێک ئێمە لێک دژی و پارادۆکسێکی زۆر ڕزق دەبینینەوە لەوەی کە ئەوانی کە دەیانێت هەڵبژاردننی عراق ئەنجام نەدرێت هەر ئەوانە بوون کە سەدان کەسیاندا بەکوشت لە بڵێن لە ساحای تەحریر لە بەغاوە ینی تەناقۆزێک چۆن بەڕێستان دەیبینیتەوە بفەرموو. دیارە هەڵبژاردننی ئەم جارە لە ساڵی 2021 هەڵبژاردنێکی جیاواز لە تاکتیک لە استراتیجی هەڵبژاردنەکەدا کە بە شێوازی فەردی تاکە کەسی بەشداری هەڵبژاردنەکرێت و بە شێوازی لیست نییە ئەتوانین بڵێن ئەم هەڵبژاردنێکی زۆر جیاواز ئەبێ لە کۆی هەڵبژاردنەکانی ترکە لە ڕابردوو لە عێراق کراوە بە تایبەت لە دوای ساڵی 2023ەوە ئەم هەڵبژاردنە حزبە بچووکەکان سلبیات و کاریگەری خراپی لەسەریان ئەبێ و حزبە گەورە بەهێزەکانیش ئەتوانین بڵێن بەهێزترە بن یاخود دەنگی خۆیان ڕێژەی خۆیان ئەهێنەوە بۆ هەڵبژاردن لە کابینەی داهاتووە لە پەرلەمانی داهاتووە لە عێراق. قسەکەم لەوە بوو کە پارادۆکسێک لێکدژێکی زەق دەبینینەوە لەوەی کە کێنەوانەی ویستیان هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدرێت ینی من دەمەوێت سەردەشەوەمان بۆ کەشف بکەوە بە تاکید هەتاکو ئێستا لەسەر ساحەی سیاسی عێراق تەنها حزب کە زۆر مەبەستی بێ و زۆر بانگەشەی هەڵبژاردننی دەست پێ کرد بێ و کاریگەری لەسەر ساحە دروست کرد بێت تەنها پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی سنگ و پێگە و مەحەکی پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی بەرزتر نەبێت لە ئاستی پێشووی خۆی داماوەتەوانێ و ئەتوانێت بە پێویست کورسەکانی خۆی بەدەست بهێنرێتەوە هەرچەند هەموو کادرانی پارتی دیموکراتی کوردستان و خەڵکانی شارەزا لە بواری هەڵبژاردن بەپێی ڕاپرسەکان بەپێی ئەو گفتوگۆیی کە کراوە لەسەر بابەتی هەڵبژاردن پارتی پێگەی بەرزترە بێت و کورسی زیاتر هێنێ لە داهاتوو بەڵام ئەو حزبانەی کە ترسیان هەیە لە ئایندەی خۆیان لە سیاسەتی خۆیان لە عێراق و لە ڕابردوونیان توانیوە کارێک بکەن کە لە خواستی جەماوەر بێ بە پێی خواستی جەماوەر بێ لە شەقامی عێراقی کە خۆپیشاندانی لەسەر دروست بووە کە بۆتە هۆی پشێوی کە نانتوانێت خزمەت گوزاری بگەن نەخەڵک ئەم حزبانە هەوڵی ئەوە ئەن کە بەشداری نەکەن و هەوڵی ئەوە ئەن ئەسڵەن هەڵبژاردنەکە نەکرێت و بخرێتە کاتێکی تر بۆ مەودایەکتر بەڵام شەقامی عێراقی و سیاسەتی عێراقی و ئەم حکومەتی کە ئێستا لە عێراقی ناخوازێت کە هەڵبژاردن تەخیر ببێ و درەنگ ببێ لەبەرەوەی کە سلبیاتی زیاتر ئەبێ و کاریگەری خراپی زیاتر ئەبێ لەسەر ساحەی سیاسی عێراق و بە تایبەت شەقام بە تەسەوری من شەقامێکی ناڕازیە لە عێراق شەقامێکە کە لە ناوچەکانی ناوەند و خوارەوە عێراق شەقام برسیە شەقام خزمەت گوزاری نییە لەبەرەوە پێویست وایە حکومەتێکی باشتر و خزمەت گوزارتر هەڵبژێردنەوەی کە هەیە ئەم جارە بەپێی ئەوەی کە لیستی حزب نییە و کاندیدی تاکە کەسی بەشداری ئەکات یەکێک لەو حزبانەی کە لەسەر ئاستی زیاتر لە 10 پارێزگا لە عێراق کاندیدی هەیە و تەموحی ئەوەی هەیەم حزبە لە داهاتوو گۆڕانکاری لە شێوازی سیاست و خزمەت گوزاری لە عێراق بکە پارتی دیموکراتی کوردستانە کە کاندیدێکی زۆر باشی لە
نزیکی 10 پارێزگا زیاتر هەیە لە عێراق و تموحی ئەوەی هەیە کە جونگەکانی سیاست لە عێراق بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچێت لە ئایندا. کە دەڵێن یاخود هەلێسۆ کە ڕکلام دەکرێت بۆ کاندیدەکان کە دەڵێن حزبینین دەکرێت بڵێن لە کەوانەیە کە حزبینین بۆیە حزبێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان بەرمەبنای ئەو ینی 4 ساڵی ڕابردوو کاری کردووە ینی لە هەڵبژارنەکانە کە پرۆسەیەکی دیموکراسی ینی یاسایە دەبێت بڕوا بەڕێەوە هەر بۆیە تمۆحی دەکرێت وێنەکە ئەوە ببینین بە پرسیار ینی پرسیارەکەم ئەوە ببینەوە هەر حزبە لە پای کار و پاداشتی ئەوەی کە دەوێت بڕاتە نێو ئەم هەڵبژارنەوە یاخود کە دەیێن نەکرێت حتمما دەزانێت کە یاسایی تاکتیکی هەڵبژاردنەکە وایە جاران هەڵبژاردن لەسەر ئاستی پارێزگایەک بوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو حزب یاخود کاندید لەسەر ئاستی پارێزگای دەنگی بۆ خۆی کۆ کردەوە یاخود بۆ حزبەکەی ئەم جارە ئەتوانین بڵێن تاکە کەسی هەڵبژاردنەکە بۆ هەر 100,000 کەسێک کاندیدێک دیاری کراوە کە لە سنوورێکی بازنەیەکی دیاری کراوە. سلێمانی بە نمونە 5 بازنە، هەولێر چەند بازنێک، دهۆک چەند بازنێک، هەر پارێزگایەک لە عێراق دابش کراوە بەسەر چەند پارێزگایەکە کاندید کە تاکە کەسی ئەکرێ حزبی بێ و ئەکرێ بێلایەن بێ. ئێمە ناتوانین بڵێن هەموو کاندیدەکان بێلایەنن یاخود حزبین بە پێی بەشداریکردنیان لە لیستەکان دیارە چێ سەربەکام حزبە چێ بێلایەنە دەنگی خۆی لە بازنەی خۆی کۆ ئەکاتەوانێ و ئەتوانێت دواتر دەنگ و ڕەنگی هەموو خەڵکیش بێتەوە دەنگ و ڕەنگی بازنەکەشی بێت لە پەرلەمانی ئێرە. جیاوازی بازنەی ینی کە پێشتر کە هەڵبژارنەکانەکرا یەک بازنەیی بووە سەفرە بازنەیە. یەک پرسیارەکەم ئەمە چ مۆدێلە کە فرە بازنە بێت پێشتر کە مۆدێلەکە حتمما بە ئەتمۆسفیر یاخود عراقی خواردووە ئەم جارە بە جیاوازی چییە؟ ینی بەڕێستان لە دەستپێکی بەرنامەکە ماژت بۆیە کە حزب هەن ینی دەکرێت لەم هەڵبژارنە نوێنەریان نەبێت یاخود بەرەو لە ناو چوون بچن. بەڵێ زیاتر بۆ ئەوەیە کە کاریگەری هەبێ ئەگەر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو خەڵکێکی ئەکادمی خەڵکێک لەسەر ئاستی شەقام نەیتوانی بێ بەشداری بکە لە هەڵبژاردن بۆ ئەوەی کە ئەم جارە هەڵبژاردن بە شێوازی تاکە کەسیە ئەکرێ هەموو کەسێک بەشدار بێت تەنها بەوەی کە بەشداری ئەکا بەدانی بڕێک پارە بۆ ئەو شوێنانەی کە ڕێنمایەکان هاتووە بەرامبەر بە پێشکەشکردنی بڕێ پارە و سیڤەکەی خۆی ئەتوانێت کاندید بێت هەڵبژاردنەکانی ڕابکامە لە ڕابردوو یەکلایی کراوەتەوە کاندید دیاری کراوە شێوازی تاکتیکی هەڵبژاردن دیاری کراوە ئیشوکاری کۆمیسیۆن ئامادە کراوە بۆیە ئەتوانین بڵێن هەتاکو ئەم لەحزەیە هەموو ئیشوکارەکان لە عێراق باش بەڕێوە چوون لە سایە هەشتای دانیشتوانی خەڵکی عێراق کارتی دەنگدانیان نوێ کردوێتەوە یاخود پێیانە ئێستا بەڵام نازانین ڕێژەی بەشداریکردن چۆن ئەبێ لە هەڵبژاردنەکان لەبەر ئەوە هەتاکو ئەم لەحزەیە ئەوەی پێویست بوو بێ لە ڕووی تاکتیکی هەڵبژاردن و لە ڕووی کاری هەڵبژاردنەوانەیە کۆمیسیۆن کردوێتی نازانین ئایا لە 100% هەڵبژاردنەکە ئەکرێت یاخود لایەنە سیاسەکانی عێراق بە یەک دەنگ بڕیارێن هەڵبژاردن نەکرێت یاخود بکرێت ئەمە هێشتا ماوەتەوانێت بەرچاوڕوونین بڕاستی وەک ئاگاداربی تابن بەڕێستان لە کۆمیسیۆن نین وەکو چاودێرێکی سیاسی لەگەڵ بەڕێستانە گفتوگۆکەم وتان کاندید پارە ئەیە ئەمە بۆ ئەوەی دەنگدەر لەوە تێبگا کە کەسێک کە خۆی هەڵەبژێرێت سەبەبەکەمێ بێ خزمەتێکا بە تایبەتیتر لەو بازنێ و دەنگدەریش ئەزانێت دوجار دەنگی بەچێ ئەوە هەرێک کاندیدێکی تاکە کەسی کە سیڤی خۆی تەقدیم ئەکا بۆ ئەوەی کە ببێتە یەکێک لەو کاندیدانەی کە خەڵک دەنگی پێ بە هەندێک ڕێوشێنی کۆمیسیۆنێکە ئەگیرێتە بەرامبەر بەوەی کە کاندی دەبێ بڕێ پارە دابنێ لە بانک و ئەو کۆمەڵێک ڕێوشێنی هەڵبژاردنە کە کۆمیسیۆن دیاری کردووە لە عێراقا ئەو بۆ هەموو کاندیدێکە ئامادەکاریەکانی کۆمیسیۆن وەکو ئاگاداربی تا چ ڕادەیەک وەکو پێشتر نییە کە دەنگدەر لە لام گرنگە کە کاکسەردەژ یاخود لە لام گرنگە کە بەڕێستان لات گرنگە کە دەنگدەر بەشداری بکە یاخودنا ینی بەم هەڵسەنگاندنە کۆمیسیۆن ئامادەکاری کردووە وەکو جاران ینی هەر کەسە و قاویەوە دانەخا تەزویرەکرێت و دەنگ بەم دەنگنەیەم فەرقی نییە ئەبێ بینە سەر بابەتێکی زۆر گرنگ کاکە چۆمە ئایا چەند شێوازی گۆڕینی دەسەڵات هەیە لە دنیاە هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتەوە ئەتوانین بڵێن چەند شێوازێک لە گۆڕینی دەسەڵات هەبووە و کامیان باشترینە لەم جۆرانە لەبەرەوەی کە ئێمە بەرچاوڕوونیەک بخەینە بەردەستی
بینەر یاخود بەرچاوی بینەر کە لە چوار ڕێگای شێوازی گۆڕینی حکومڕانی لە جیهانە کامیان زۆر باشترینە. ئێمە ئەتوانین بڵێن بە پێ تێپەڕبوونی کات ئەم ڕێگانە کاڵبوونەوەی بەخۆ بینیوە یاخود گۆڕانکاری بەخۆی بینیوە بەڵێ و باشترین ڕێگان کامانە. یەکەم ڕێگا کە ئەزمون کراوە کە لە ڕابردوو چاوی لێ بڕابێت بۆ دەسەڵات بریتی بۆ لە میرات ئەوە بووە بە شێوەیەکی یاسای مەدەنی گواستنەوەی دەسەڵاتی باوک بۆ کوڕ بووە یاخود بە شێوەیەکتر لە فۆرمێکی یاساییەوە لە شێوەیەکی دەستوریە ئەبینرێت کە بە شێوازی پاشایەتی بووە کە هەر بە شێوەی مانەوەی میرات پاشایەتی لە باوک بۆ کوڕ. شێوازێکترمان هەبووە دووەمین ڕێگا ئەوە بۆ کە دامەزراندن بووە ئەو کەسێکە لە دەسەڵات بووە یاخود ئەو هێزە ئەو حیزبە ئەوەی کاریگەری هەبوو کەسێکی هێنا و تەوزیفی کردو دایمەزراندووە بە سەرۆکە بە هەر شێوەیەک خۆی پێویستی بووبێ. ئەمە دوانن لەو ڕێگانەی کە ئەتوانین بڵێن پرس بە میلەت ناکرێت، دوانن لەو ڕێگانەی کە ئەتوانین بڵێ میلەت کاریگەری نییە لەم شێوازە. دەمەرجێکرێوەکو تەجروبەیەکی باشی مەدەنی بۆ ئەو کاتە وەری بگرین. ڕێگای سێهەمان بریتە لە ڕێگای هێز ئەمەش لە دوو شێوازە خۆی ئەبینێتەوە. شێوازێکیان ئەوەیە کە کودەتای هێزەکە بەسەر هێزێکترە، شێوازی دووهەمیان ئەوەیە کە لە ڕێگای بەکارهێنانی هێزێکە و هێزێکتر لە ناو ئەبا. ئەمە لە ساڵانی 1925 جوانە تا 1950 و هەتا دواتر لە عێراقەمانە زۆر بینراون لە بەروی ساحەی سیاسی عێراق ئەو ساحەیە بووە هەتا ساڵی 58 تقریبان بینراوە لە عێراق ساحەی سیاسی عێراق ئەو ساحەیە کە لە سەرەتای دروستبوونەوە ساحەی ئینقلاب و کودەتا و یەکتر لە ناوبردنە بۆ ئەوەی بەرامبەرەکە بێتە سەر دەسەڵات. بەڵام مەبەستم چی بوو کە ئەم ڕێگای میرات پاشایەتی کودەتا هێزەمان باس کرد لەبەرەوەی باشترین بەدیلی دیموکراسی کە ئێستا میکانیزم و ئامانجیشە کە دەنگدەر ڕاستەوخۆ خۆی لە ڕێگەی دەنگدانی ڕاستەوخۆ نیمچە ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ کە بە شێوەیەک لە شێوازە ئەکادیمە جیهانیەکانی دیموکراسی ئێستا ئەتوانرێ دەنگدەر لە جیهانە بەشداری بکات بەوەی کە خۆی ڕاستەوخۆ کاریگەری هەبێ بۆ هەڵبژاردننی نوێنەری خۆی. کەواتە کاتێک تۆ کە وەکو هاوڵاتیەک مافی ئەوەت هەیە بچی دەنگی خۆت بی چاوەڕێ ئەوە ناکە هێزێک یاخود لایەنێکی سیاسی یاخود دەسەڵات شتێک بەسەر تۆیا بسەپێنێت باشترە خۆت هەنگای خۆت بنێت خۆت ئایندەی خۆت دیاری بکەیت ئەچیتە سەر سنووقی دەنگدان دەنگ بە کام هێزەی کام هێز بۆ ئایندەی تۆ باشە کام هێز لەسەر ئاستی نەتەوەی کاریگەری بۆت هەیە لە ئایندە لە پەرلەمانی عێراق کام هێز لەسەر ئاستی خزمەتگوزاری لە پەرلەمانی کوردستان کاریگەری بۆت هەیە لە ئایندە تۆ ئەتوانی بە شێوازێکی هۆشیارانە بیر بکەیتەوە. لایەنە تیۆرە سیاسەکانی هەڵبژاردن مەترسیدارترین شتێک ئەوەیە کە هاوڵاتی گاڵتەی بە هەڵبژاردن بێت لەبەرەوەی بۆ گاڵتەی کاتێک بە هەڵبژاردنیە لەوە چێ لە بێ ئومێدبوونی بوو بێ لە هەندێک دەسەڵاتی تاقیکراوەی سنوورە سیاسەکەی خۆی بەنمونە لە سلێمانی لە ساڵانی ڕابردوو چەندین جۆری هێزی سیاسیمان بینی و هێزی ئۆپۆسیۆنمان بینی هێزی یعنی پۆپۆلیستمان بینی کە شەقامیان جوڵان کە سوار سەری مەسەلەن داواکاری خۆ مافی ڕەوای خەڵک ڕادێ دنەی دەنگدەریانەیە قسەکە لەبیر نەچێتەوە دنەی دەنگدەریانەیە کە دەخیلەی مناڵیان هەڵەتەکان بۆ فلانە حزب بەڵام دوجار کە بینیمانەوە بەڵام هەر جۆر بێ ببووراتمەنێ قسەکانتەوە. مەبەستم ئەوەیە خەڵکی سلێمانی ئەگەر بێ ئومێد بوو بێ لەوەی کە لە ڕابردوو ئەم جۆرانەی تاقی کردوێتەوانێ هەڵبەت ئێستا پێویستە هەم دیزجارێکتر بچێتەوە سەر سنووقی دەنگدان بۆ ئەوەی جۆرێکی تر لەمانە تاقی بکاتەوانێ لەبەرەوەی کە خۆت ڕاستەوخۆ لە هەڵبژاردن کاریگەریت هەبێ بۆ ئەوەی چاوەڕێ نەکەی کەسێکتر لە بری تۆ دەنگ بدات بۆی چاوەڕێ نەکەی کەسێکتر لە بری تۆ نوێنەر دیاری بکات خۆت بی باشترە لەبەرە گاڵتت بە سندوقی هەڵبژاردن نییە ئەمە لایەنێکی توێری و سیاسەتی هەڵبژاردنە کە پێویستە دەنگدەر خۆی کاریگەری هەبێ لە شێوازی هەڵبژاردننی نوێنەری خۆی. ئەمانە ئەتوانم بڵێم باشترین جۆری ئەوەی کە لە ئێستای دیموکراسی و دنیای دەرەوە و ئێرە هەبێت شێوازی هەڵبژاردنە کە خۆ دەچی نوێنەری خۆتەڵ بە تایبەتی تر ینی کە سەردەش باسی لەوە کرد کە ئەمە بۆ هێز ینی بۆ حزب کە نوێنەری دەنێرێ بە تایبەتی نوێنەرەکان کە ڕەنگە ئازاد من حیزبیش نەبن بە هۆکاری پسپۆڕەکان ینی بۆ ئاستی خوارەوە کە شۆڕەکەی تۆ دەنگ دەرەزانێت دەنگی بەچیاوە خودی ئەو کاندیدە بێ گزارشکە لە ئارەشەی ئەو شوێنە ئەو باسنەیە بەدڵنیایی وایە کاندی دەبێن نمونە بێ ئەبێ کاندید دەنگ و ڕنگ و
پێگەی جەماوەرەکەی خۆی لە دەستنەیە لەبەرەوەی کە ئێستا ئەو کە هەڵبژێردرێن نوێنەری بە تەنها ئەو بازنێژ نامێنێتەوە لە ئایندەکە ئەچێتە پەرلەمانی نوێنەری کامل پارێزگاکەی خۆیەتی نوێنەری تەواوی کوردستانەکەی خۆیەتی نوێنەری تەواوی نەتەوەکەی سەرجەمدینەکان ئەبێ لەوێ کە چوە پەرلەمانی عێراق شەڕ لەسەر مافی هەموو کوردستانیەک بکات لە پەرلەمانی عێراق ئەبێ شەڕ لەسەر مافی هەموو ئەدیانەکانی کوردستان بکات لە پەرلەمانی عێراق وەگەوەی لە ڕابردوو بینیمانە ئەندام پەرلەمانەکانی پارتی چ کاریگەریەکیان هەبووە لە ناو پەرلەمانی عێراقا لەسەر پێگەی کورد بەڵێ چ کاریگەریەکیان هەبووە بۆ ئەوەی کە توانیویانە ئەو دەنگانەی کە بەدەستیان هێناوە لە ئاستی ئەو دەنگا بن و لە ئاستی ئەو تموحیا بن کە ئەندام و لایەنگر و دۆستانی پارتی بەمانیان بەخشیوە لە نێو باسێکی ئەوەی کە پێڵێن هەڵبژاردنین باس لە دیموکراسی دەکەین چۆن بەواتە تیۆرەکەمە تێبگەین گەر دیموکراسی ینی باش نەبێ ینی باشترمان نییە لە دیموکراسیت سەرجەم ڕێگەکانمان باس کرد ئەو ڕێگانەی کە خۆت دەستەڵاتت یانە خەڵکتر لە بریتۆ ئەتوانێت ئەندامت بۆ دیاریکە لەبەروی ئەو دەنگی تۆ بگەێنێت باشترەوەی خۆت دیاری بکەیت کەواتە باشترین ڕێگا دیموکراسەکەیە کە هەڵبژاردنە ئەتوانین بڵێن هەڵبژاردن هەم میکانیزمە هەم ئامانجا و هەڵبژاردن وەکو شوناسێک بۆی کە هاوڵاتی خەڵک یاخود جەماوەر لە اختیارکردنی دەسەڵاتێکی گونجاو و بە شێوەیەکی ئاشتیانە ئەتوانێت دەسەڵاتەکانی بڕێ ئەمە کاریگەریکی تری هەیە کە هیچ کێشە و ئاریشەیەک بۆ هیچ ئۆرگان و دەسەڵاتێک و دامەزراوەیەکی حکومی لە ئایندە ڕوونایە بەوەی کە مەسەلەن هێزێکی تر بگۆڕێ کودەتایەک ڕوو بدات شێوازێکی دامەزران نەبێ ئەوەی کێت پێشخۆی هەمووی ڕەت کاتەوە بە جیاواز لەمانە شێوازی هەڵبژاردن تۆ لە داهاتوو کە حکومەتیش ئەگەر زۆری نەبی حکومەت ئەکەوێتە بەردەم کابینە حکومەت دەکەوێتە بەردەم دەسەڵات و هێزی تۆ لەبەرەوەی کە بە شێوازی هەڵبژاردن بۆ بە شێوازێکی ئاشتیانە و دیموکراسیانە ئەمە ڕوئەدا هەر وڵاتێکی شەڕی تیاڕوونەیە هەر وڵاتێ بەردەوام ئاشتیتیا هەبێ بە نمونەی سویسرە ئەبینین کە بەردەوام لە پێشکەوتنە ئەبینین کە بەردەوام ئەم وڵاتە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی سیاسێوانێ پاشەکشە ناکە بەس هەر وڵاتێک و دەتایتیابێ هەر شارێک و دەتایتیابێ ئەبینین کە سایکۆلۆژیای خەڵکەکە تێگەچێ بازار تێک ئەچێ ئابووری خەڵک تێگەچێ گیرفان تێک ئەچێ لانی کۆمەڵایەتی تێک ئەچێ خەڵک لە ناویەکە پێکدادان ڕوئەیە لەبەرەوە باشترین بەڵێ باشترین شێوازە دیموکراسیەکەیە کە هەڵبژاردنە کەواتە کاک سەردەشت ینی کە ئەمە سەری ڕەوشی عراقەکەین ینی دەبینینەوە لە نێو تراژدیایە ئەنجام نەدانی هەڵبژاردن ڕەنگە ئێمە بڵێن لێگەڕێەوە عراقە بەڵام دوجار ئێمە متەمین یاخود پێوەستین بە عراقەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن یاخود بەشداریکردنی فەرد تا بەگەشتاندنی گرنگە ڕاستە لە عێراقا کۆمەڵک لایانی سیاسی هەیە سەدرەکانە بنمونە کۆمەڵک لایانی زۆر هەیە لەسەر ئاستی لایەنە کوردستانیەکانیش کە هەر لە ڕووی دەستورێەوە لە چوارچەوەی عێراقیی فیدراڵدان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی گۆڕان و لایەنەکانی تر هەیە کە کاریگەریان لەسەر ساحەی سیاسی هەم کوردستان هەم عێراق هەیە ئەگەر بە نمونە پارتی دموکراتی کوردستان بێنینەوە هێزێکی گەورەیە لە کوردستان و لە عێراقیشان ئەگەر هێزە سیاسەکانی عێراق هاوپەیمانێتی نەکەن لەگەڵ یەکە هیچیان ڕێژە و دەنگی پارتی دموکراتی کوردستانیان نییە ئاینکەواتە گەورەترین هێز لە کوردستان و لە عێراق پارتی دموکراتی کوردستانە بەڵام هەموو جارێ لە ترس لەوەی کە پارتی دموکراتی کوردستان پێگە و سەنجی لە عێراقا بەهێزتر نەبێ هاتوون لایەنە سیاسە عێراقیەکان هەندێک جار لایەنە کوردستانەکانی تریشان بەکارێناوە لە خزمەتی خۆیان یاخود دەنگێوانیان لە پەرلەمان بەکارێناوە ویان کردووە کە کوتلەیەک بکەن لە پەرلەمانی عێراقا بۆی کە بەم کوتلێ دەسەڵات بچێتە دەست لایەنێکی عێراقی بینیمانە لە ڕابردوو ئايات عەلاوی زۆرترین دەنگی هێنا لە هەڵبژاردنێک لە عێراق بەڵام ترس هەبوو لەوەی کە ئەو ئەتوانێت گۆڕانکاریەک لە عێراق دروست بکات کوتلەیەک دروست بوونیان هێشت بەڵێ هاوپەیمانەکە نەیهێشت ئايات عەلاوی کە دەسەڵات وەربگرێ لە عێراق کەواتە هەموو جارێک ترسی عێراق یاخود ترسی میلیشیاکان ترسی ئەو حیزب و هێز و لایەنانەی کە دەستێکی دەرەچیان لە پشتە دەستێکی مخابراتیە ئیقلیمیە وای کردووە کە ئەمان ترسیان لەو هێزانە هەبێت کە کاریگەریانەیە لەسەر ئاستی خزمەتگوزاری و نەتەوەی و حزبی بەهێزن بە تایبەت حزبێکی وەکو پارتی دموکراتی کوردستان کە هەمیشە ترسیان لێ هەبوو بۆ ئەوەی کە ئەگەر پارتی ئەم نموزەجەی
لە کوردستان پێشکەشی کردو بیگوێزێتەوە بۆ بەغدا و بۆ بەسڕە و بۆ مووسڵ و بۆ ناوچەکانی تری عێراق ئەو کاتە هیچ کەسێک لە پارتی بەقوتر نابێت لەسەر ئاستی عێراق لەبەرەوەی کە خەڵک تاقی ئەکاتەوانێ پارتی دیموکراتی کوردستان کام هێزەوە ئاستی خزمەتگوزاری و بژێوی خەڵکو لە ڕووی ئابووریە لە ڕووی کۆمەڵایەتیە ڕەفاهەتی کۆمەلگا لە چه ئاراستە و ڕوویەکە گۆڕانکاری لێ بەسەریەت وەکو بابەتێکی دیموکراسی و پارتی ئێمە کە دەیبینین و لە ساحایە خود وەکو وتاری سیاسی کە دەیەوێت ئەم هەڵبژارنە ئەنجام درێت وەک ئاگادار بێ وەکو چاودێرێکی سیاسی لامان کاتە کاتری پارتی دەبێ ینی ناوچە جێناکۆکان ئارام بکرێنەوە دەنگدەر کە ئێمە لە کەناڵەکانە لە راپۆرتەکانەوە دەیبینین ناتوان خۆیان پێشکەشکەن خۆیان بە دەنگدەران ئاشناکەن بۆ چارەسەری ئەمە دەبێت ینی لەبەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستان کاندیدی لە نەجەف لە مووسڵ لەنی لە شوێنانی ئەوەی کە عەرەبین ئەوەی کە لە ڕابردوو بینیمان بە تایبەت لە 16 ئۆکتۆبەر لایەنە عێراقیەکان بە هاوکاری چەند کەسێک لە ناو لایەنە سیاسی کوردستانەکان توانیان بەشێکی گەورە لە خاچ کوردستان لە ژێردەستی کورد و پارتی دیموکراتی کوردستان بێنە دەرەوە کاتێککە ئەڵێ کورد ناگەڕێتەوە بۆ کەرکووک واتە پارتی نەگەڕاوەتەوە کەرکووک کاتێککە ئەڵێ کورد نەگەڕاوەتەوە مووسڵ واتە پارتی نەگەڕاوەتەوە مووسڵ یعنی هەموو جیهان هەموو ناوچەکە عێراق هەموو لایەنە سیاسەکان زۆر باشە زانن و هەموو حزبە سیاسی کوردستانەکانی ژەزانن پارتیە پێگەی کوورد دەباتەوە کەرکووک پارتیە پێگەی کوورد دەباتەوە مووسڵ ئەگەر پارتی نەتوانێت حملەی خۆی لە کەرکووک لە مووسڵ لە پارێزگاکانی دیکەی عێراق بکە کەواتە هەڵبژاردنێکی باش نابێت هەڵبژاردنێکی نەزیه نابێت ئەو کاتە هەڵبژاردنەکە پاکیزەی خۆی لەدەست ئەیات چکە بۆ ترسیان لە پێگە و لە توانا و لە سەنجی تۆ هەیە بۆیە نایڵن تۆ حملەی ئینتیخابی خۆت بکەیت کاتێکە هەڵبژاردن یەکێکە لە وەسیلە و ئامانجە دیموکراسیەکان پێویستی شەڕێگە بدرێ ئەو حزبە ئەو هێزە ئەو کاندیدە ئەو تاکە کەسەی کە بەشداری کردو لە هەڵبژاردن لە هەر پارێزگایەکە بتوانێت حملەی ئینتیخابی خۆی بکات دەنگی خۆی بگەێنێ پێگەی خۆی بگەێنێتە جەماوەر بەڵام ئەگەر میلیشات کاریگەریان هەبێت لە سەر ئاستی کەرکووک و لەسەر ئاستی مووسڵ و لە عێراق بۆی کە پارتی نەتوانێت حملەی ئینتیخابی خۆی بکە ئەمە بەڕاستی کاریگەریەکی خراپی ئەبێت ئەو کات ئەبێت دەنگدەری پارتی بە دەرەجە یەک و دووهەم پارتی ئەمە قبول نەکات کە پارتی نەتوانێت حملەی خۆی بکا لەو شوێنانە چونکە دوجار ئێمە ئەبێ ئەوە بڵێن هەر ئەبێ پارتی بگەڕێتەوە بۆ ئەو ناوچە جێناکۆکانە و بەگەڕانەوەی پارتیە کوورد دەگەڕێتەوە بۆ ئەو ناوچانە نەک بەگەڕانەوەی حزبی تریا خودەوەی ئێستا ئەوان وەکو کۆمپانیا مقڕێکیان هەبێ لە کەرکووک یاخود لە هەندێک ناوچەی تر بەڵام ئەبێ خەڵکی ئەو ناوچانە هەم ئەو هێز و لایەنە سیاسیانە سزا بکە خاچی پیرۆزی کوردستانیان فرۆشت ئەبێ ئەوەشی بیر بێ چێ دیفاعی لە خاچی پیرۆزی کوردستان کرد چێ لە سەحێلا بوو چێ دیفاعی لە هەولێر کرد چێ دیفاعی لە تاک بە تاکی خەڵکی کەرکووک کردووە لە ڕابردوو بەتایبەتی ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر کە کوردانی لە ئەوجی نەوەی کە پێڵێن شکۆیا بوون و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەو کوردستانیانەی گەیانە کوێر بۆیە بۆ هەڵبژاردنەکان بەڕێستا مەبەستان لەوە کە بیریان بێنرێتەوە کە ئێستا ینی بۆ دزە هەڵبژاردن دەکرێت لە ئەگەر بڵێم خەڵکی تاچی عێراقی لەبەرەوەی کە ڕۆژانە مشکی زۆر سەرقاڵە بە بژێوی ژیان و پێداویستێ سەرەتایەکان ئەکرێ بڵێن زاکیرەی دوورمەودای نەماوە ینی زاکیرەی کورد بوو لەوەی کە پاری بیر نەبێت لەوەی کە پێراری بیر نەبێت بەڵام ئێبە ئەبێ ئەم سوورەیە ئەم وێنەیە بێنینەوە بەرچاوی خەڵک کە ئەوەی لە 16 ئۆکتۆبەر ڕوویە فرۆشتنی خود بوو فرۆشتنی خاک بوو فرۆشتنی نەتەوەیەک بوو فرۆشتنی ئاڵا بوو ئەبێ لە هەڵبژاردنە ئەمە بێنرێتەوە بەرچاوی خەڵک وێنەکە کە خەڵک بزانێت چێ دیفاعی لە تاک بە تاکی کورد کردووە لە نەتەوەی کورد کردووە و چه حزبێکە ئەتوانێت لە ئایندەیە نموزەجی هەولێر و دهۆک و ئەم خزمەت گوزاریە جوانە بگەێنێتە شوێنەکانی تر لەبەر ئەوە پێویستە لەسەر تاک هۆشیار بێ بۆ یەکەم بەشداری هەڵبژاردن بکە دووهەم بزانێت چێ دیفاعی نەتەوەی لێ بکە سێهەم بزانێت چێ خزمەت گوزاری پێ ئەگەیەنێ بۆ هەنگاونان وەکو دواتەوەرە دو قسە لەگەڵ بەڕستکە سەردەش محەممەدا بکەم لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لەم دوایەوە هەنگاوی گرنگینە وەکو بانگێژ وەکو داوەتی لایەنە عێراقیەکانی کرد کە
بێنە هەولێر وەکو چۆن پێشتریش هەولێر سنتەریانی شوێنە بوو بۆ کۆکردنەوەی کوتلە یاخود لایەنە عراقیەکان کە هەڵبژاردنێکی پاک و نزیر ئەنجام بدرێت. میدیاکانی عراق زۆر گرنگیانە بم بانگشتەی پارتی دیموکراتیکسە حتمما بە پرسیارەکەم لێ حتمما پارتیش لە ئەنجێدایەتی کە ناوچە جێناوکەکان بە دۆخی لە نێو دۆخێکی ئارامە هەڵبژاردن ئەنجام درێت گەرنا هەڵبژاردن لە ئەوەی کە پێڵن ئاوهەوا ئەتمۆسفێرێکی ناجێگیرە ئەنجام نادرێت. پارتی هەمیشە لە هەموو سەردەمانێکە چەتری کۆکەرەوەی هەموو لایەنە سیاسەکان بوو لە کوردستان و لە عێراقیش ئەگەر دیقەت بی کاتی هەتاکومانی ڕژێمی دیکتاتۆری عێراقی سەدام حوسێن هەموو لایەنە معارەزەکان لە ژێر چەتری پارتیە لە هەولێر و لە مەسیف سەلاحەدین و تەنانەت لە شاخیش کۆ ببوونەوەیە. دواتر کاتێ لایەنە عێراقیەکان لە هەر هەڵبژاردنێ لە هەر بابەتێکی سیاسی ناگەنە ئەنجام لە ژێر چەتری سەرۆک بارزانانی ئەتوانین بڵێن لە پیرمامیا لە هەولێر شوێنێکیان بۆ دیاری کراوە بڵێ ئەتوانین بڵێن پارتی و سەرۆک بەرزانی چەترێکی زۆر گەورە بوون بۆ ئەوەی کە عێراق لەوە خراپتر نەبێت بۆی کوردستان لەوە خراپتر نەبێت هەمیشە چەتری کۆکەرەوەی ئاشتی بوون پارتی خۆی تەبیعەت و سروشتی ئەم حیزبەوە لە ئاشتیە نەشونماکە گەشەکە بۆیە هەمیشە ویسترا و پەلاماری پارتی بدرێت بە هەموو ئەو لایەنانەی کە نەیاری پارتی بوون بۆی ئەزان پارتی شەڕی پێخۆش نییە هەمیشە لە ئاشتیان لە نەشونما و لە گەورەبوونایە پارتی پێیان خۆش نییە پارتی وە سەرکردایەتی پارتی هیچ کاتێک تێوە بگلێن لە شەڕ هەمیشە ئارەزومەندی ئەوە بوون خەڵک لە ئاشتیا بژی هەمیشە ئەو چەترە بن کە خۆشگوزەرانی بۆ لایەنە سیاسەکانی دیکەی ناوچەکە عێراق وە بۆ خەڵک بێنن نموزەج پێشکەشکراوە ئەوەی پارتی توانێتی دەستەبەری بکە لە ڕابردوو و خەڵک لەمسی کردووە هەم لەلایەنی خزمەت گوزاری هەم لەلایەنی بەرگریکردن و دیفاعکردن لە نەتەوە لە ئاڵا لە پیرۆزی لە مقدەسی لە هەموو ئەو شتە پیرۆزانەی کە لە نەتەوەیەکە هەن لە نیشتیمانێکە هەن پارتی ئاڵا هەڵگری ئەمانە بوو ئەو چەترە بووە هەمیشە ئەو خەڵکانەی کۆ کردوێتەوە ئەو هێزولانە سیاسیانەی کۆ کردوێتەوە کە ئاقاری وڵات بەرەو خراپتر نەڕوا کەواتە پارتی یعنی ئاشتی یعنی گەشەکردن یعنی نەشونماکردن یعنی کوردستانێکی جوان هەمیشە کوردستانێکی بەهێزتر و ئەتوانین بڵێن نموزەجی پارتی دووبارە نەبووتەوە هەتاکو ئێستا لە ساحەکە ئەو فۆرمی سیاستکردنەی پارتی دووبارە نەبووتەوە هیچ هێز و لایەنێکی سیاسی تر چ لە عێراق چ لە کوردستان نانتوانێت تێ بپەڕێن هەرچ کەسێک کە ئەم قسەیەی من بە جۆری کتر لێک باتەوانەیە کەواتە خۆی ئەخەڵەتێنێ لە بەروی پارتی لەسەر ئاستی عێراق کورسی دیارە لەسەر ئاستی کوردستانیش کورسەکانی دیارە لە ساحان لە عەرزی واقعە ئەمە دەیبینینەوە یعنی بەم شێوێ بێ نەیاری پارتی گەر لاسایی تەقلیدی پارتی بکاتەوە لە قانجازێتی نەک ئەوەی کە پێڵێم بڕواتە نێو پاچەقل و ملشکاندن و بۆ منافەسەیەکی نا بەتاکی دوایە هەر وەکو شەخصێک ئەگەر بتەوێ خۆت بنیاد بنێ خۆت باڵا بکەیت ئەبێ دووشت بکەیت یانەوەی بێ خانۆکەی خۆت بکەیت بە چەند قاتێک و خۆت بەرزترکەیتەوە خۆت بنیاد بکەیت ئەنجامە لە ڕووی بیناوە یاخود لە ڕووی مێشکەوەی خۆت فراوان بکەیت یاخود دەبێت چوار دەورت تەخت بکەیت خانۆکانی چوار دەورت بڕوخێنی لە بەروی تەنها تۆ دیاربی پارتی هەمیشە ڕێگەی یەکەمی تاقی کردەوە هەمیشە ویستێتی میلەتەکەی وەخۆی و ئەو دەسەڵاتێکە هەی بۆ باڵا دەستری بکە ئەوانەی تر با هەر بمێننەوانێ یعنی بەیەکەوە جوانین ئێمە بەیەکەوە جوانین کە سیاست کەین کە تەنها خۆت بی بەتەنیا ئەمە دیکتاتۆریەتە هەمیشە پارتی ویستێتی لایەنەکەی یەکەم ڕەچاو بکە چوار دەوری خۆی تەخت نەکات بەڵام بینیمانە لە ڕابردوو خەڵکێک هاتۆتە ساحەی سیاسی و ویستێتی بە سیاسەتی گەیم زیرۆ یعنی سفرکردنەوەی هەموو لایەنەکان ویستێتی پارتی سفر بکاتەوە ویستێتی هێز و لایەنی سیاسی تر سفر بکاتەوە پارتی هیچ کاتێک بەم سیاسەتە کاری نەکردووە هەمیشە ویستێتی خۆی بڵند بکە نەتەوەکەی بڵند بکە کار لەسەر لایەنە نیشتیمانەکە بکە چوار دەورەکانی باوک خۆی بمێننەوە زۆر ئاساییە ئەوانیش با هەوڵی ئەوە بن خۆیان بڵند بکەن کەی ڕۆژە لە ڕۆژان لە پارتی باشتر بوون مافی خۆیانە ئەمە ڕکابەریەکی سیاسیە بەڵام کەی توانیان لە پارتی کەمتر بن هەوڵی ڕوخانی پارتی بن ناتوانن لە بەرەی پارتی و هێزە نیە خەڵک بتوانێت کاریگەری خراپی لەسەری هەبێت درست زیانەکەش بۆ خۆ ینی زیانەکە هەر بۆ خۆیان گەڕاوەتەوە قسە باز لەوە زیاتر هەڵەگرێ ئەم باسە کاک سەردەژ محەممەد زۆر بەخێراتی زۆر سپاس بە بەڕێستان
زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەتان. سۆز بە بەڕێستان خۆشەویستان و ئەزان ئێوە ژەمیشە تەندروست و کامەران بن.